بەناوی خوا بەنەسیەوەشێ سعدپەنا دەرهێنەری کورتەفیلمی بابردوو لە کوردستانی ئیران خەڵکی شاری سنە. کورتەفیلمی بابردوو لە گوندی نەوەڕا سەر بە ناوچەی سنە دروست کراوە. ماوەیەوە فیلمە 6 دقیقەیە. ئەم فیلمە باسی مناڵ هاوسەری یا شوکردن منداڵانی کەچ دەکات. بەڵێ بەشداریم کردووە. پێم وایە لە یەکەمین دۆرەی ئەم فستیواڵە من بە فیلمی ڕوویشتن لەسەر سنووری خەیاڵ بەشداریم کردووە لەم فستیواڵە و جێگەی شانازیە کە چنین فستیواڵی تایبەت بە کوردەکان هەیە و فیلمی تۆ فیلم سازگەلی کورد لە تۆ و دنیا کۆ دەکاتەوە و بە دنیا ئەیناسێنێت. ئەم کێشە باسی مافی مرۆڤ دەکات. ئەم کێشە وەک هەموو کێشەکان تر نەتەنها لە کوردستاندا بەڵکو لە تۆ جیهاندا ماوە. پێم وابوو لە کورتەفیلمێک بەناو بابردووە ئەم کێشە نیشان بدەم. کورتەفیلمی بابردوو لە دوو فستیواڵێ نێونەتەوەیی و نەتەوەیی لە ئێرانە بەشدار بووە. خەڵاتی باشترین کورتەفیلم لە فستیواڵێ نێونەتەوەیی ڕۆشت لە ئێرانە گرتووە. فعلەن لە فستیواڵێ نێونەتەوەیی ساباتی یەزد بەشدارە. بەداخەو شوێنێ بە تایبەت بوو دەرهێنەرەکان یا کورتەفیلمی دەرهێنەرەکان نییە لە سینەماکانە یا هیچ شوێنێک کە بتوانێت فیلم ئەم دەرهێنەرگەلە نیشان بدات. گەورەترین مشکڵ بۆ ئێمە دەرهێنەرەکان بەحسی بودجەی فیلمەکانە کە ئێمەشی لە مەعاش خۆمان فیلمەکانمان دروست بکەین. ڕێنماییم و دەرهێنەرە تازەکان یا سینەماکارە کوردەکان ئەوەسە کە کۆبێنەوە بەیەکەوە دانێک مەسەڵەن بە عنوان ئەکتێر، دانێک بە عنوان دەرهێنەر، دانێ بە عنوانێ سابەردار، ئەمانە بتوانن بەیەکەوە کۆبێنەوە کە بتوانن ئەوڵین فیلمیان کە بە هاوکاری یەکەوە دروست بکەن. سەرقاڵی پرۆژێکین بە نێوی داری هەنار هاینە مەرحەلەی هەڵبژاردننی ئەکتەرەکان. یەکێ لە ئەکتەرە جوانەکان لە کوردستانی ئێران کاک بەختیاری خەلیلی هەیە کە لەم فیلمە بەشداریمان ئەکات. ئەم فیلمە بەحسی تەنهایی بنیامەکان لەناو ئیجتیماع دەکات.